هەوڵەکان بۆ بەرزکردنەوەی ڕێژەی بەشداریی هاوڵاتیان بە گشتی و ئافرەتان بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی مانگی تشرینی یەکەمی ئەمساڵ بەردەوامە. لەو چوارچێوەیەدا فەرمانگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بە هەماهەنگی ڕێکخراوی لێکۆڵینەوەی جێندەری و زانیاری سیمینارێکیان لەبارەی هەندانی ژنان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامدا. بەرپرسی ڕێکخراوی لێکۆڵینەوەی جێندەری و زانیاری ڕایگەیاند لە ڕێگەی چەند پرۆژەیەکەوە 25,000 کەس سوودمەند دەبن و هەوڵ دەدەن لە ڕێگە جیاجیاکانی وەکو هۆشیارکردنەوە، خول و ڕاهێنان ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکاندا بەرز بکەنەوە. ئافرەت لە کۆمەڵگەی کوردیدا بەداخەوە دەبین هەندێک بربەستی کۆمەڵایەتی و هەندێک بربەستی حتا ئابووری هەیە لە بەردەمیدا کە نەیتوانیوە وەکو پیا و شانبەشانی پیا بێتە مەیدان و لە هەمان کاتدا بەڕاستی دەبینین بەرەو پێشچوونێک هەیە بەو پێی کە ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراق لە دوای 2003ەوە چوونە ناو پرۆسی سیاسی پرۆسی هەڵبژاردن واتە هەرێمی کوردستان یاخود دەوڵەت عێراق یەکێک نییە لەو دەوڵەتانی کە ڕیشەیەکی درێژخایەنی مێژووی هەبێت لە پرۆسی هەڵبژاردن. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد دەنگدەری ژن کەمتر دەنگ بە پاڵێوراوی ژن دەدات و هۆکارەکەیشی بۆ ئەوە دەجێڕێتەوە کە ژن لە ناوەندەکانی هەڵبژاردن وەکو پێویست ڕۆڵی خۆی نابینێت. لەم قۆناغەدا دەمانەوێت فۆکەس بخەینە سەر ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و بەشداری دەنگدەری ئافرەت، بەشداریکردنی پاڵێوراوی ئافرەت هەوڵ بدەین چۆن بتوانین پەرە بە تواناکانیان بدەین، چۆن بتوانین پەرە بەرزکردنەوەی ئاستی وشیاریان بدەین. لەبەر ئەوەی بەڕاستی بە ژێرەی هەندێک داتای ڕاپرسی کە لە بەردەستمانە زیاتر دەنگدەری ئافرەتەکان لەگەڵ ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەنگدەری ئافرەت زیاترە، بەڵام دەنگدەری ئافرەت زیاتر بۆ پیاوەکان دەچێت وەک لەوەی ئەوەی بۆ ئافرەتەکان بچێت. بڕیارە ڕۆژی دەی تشرینی یەکەمی ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و پێشتریش کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق ئاشکرای کردبوو کە لەم پرۆسەیەدا 276 حزب و 44 هاوپەیمانی بەشدار دەبن بۆ بەدەستهێنانی 329 کورسی کە بەسەر 83 بازنەی هەڵبژاردندا دابەش کراون. هەروەها زیاتر لە 24 میلیۆن کەس لە عێراق مافی دەنگدانیان لەو هەڵبژاردنەدا هەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.